سەرهەڵدانەوەی تیرۆرستانی داعش و زیادبوونی چالاکیە و ڕێکخراوە تیرۆریستیە لە ناوچە و گوندەکانی خانەقین و گوڵاڵە و قەرەتەپە وای کردووە پێشمەرگە و ئاسایش هێزی زیاتر ڕەوانەی ئەو گوندە کوردنشینانە بکەن کە هاوسنووری چالاکی جم و جوڵەکانی داعشن. ئێرە ناوچەی زەنگابادە و بەشێک لە گوندە کوردنشینەکانی هەردوو ناحەی کوڵەجۆ و قەرەتەپە کەوتونەتە ئەم ناوچەیەوە و وەفدێکی حزبی و ئەمنی ئیدارەی گەرمیانیش ناوچەکە بەسەر دەکەنەوە و بەڵێنی پاراستنی سنوورەکە دەدەن. ئەمە لای خۆمانەوە داوامان لە حکوومەتی کوردستان کردووە کە لیوایەک بۆ گەرمیان دروستکە بۆی کە بتوانن ئەم منتیقەیە لیوایەکی خۆی هەبێ بۆ پارێزگاریکردین لەم دیانە. ینی ئەمە بە هەنگاوێکی زۆر گرنگە بۆ حکوومەتەکە بتوانێت ئەم کارە بکە و دیارە ئاسایش و پۆلیسیش ڕۆڵی بەرچاویان هەیە بۆ ئینەکان و دەستخۆشیان یەکەم ومێ دەکەم هەمومان بەیەکەوە بتوانین ینی ڕوحی مەحنەوی خەڵکەکە زۆر بقووەتە زۆر بەهێزا و هەر هەموو ئەو خزمانە ئامادەن کە ئەم منتیقەیە بە هەموو بە شێوەیەک بتوان بیپارێزن. گوندنشینانی ئەم ناوچەیە داوای هاوکاری و پشتیوانی هێزی پێشمەرگە و ئاسایش دەکەن. ئاماژەش بۆەوە دەکەن هەڕەشەکانی داعش لە ناوچەکە جددیە و شەوان خۆیان پاسەوانی گوندەکانیان دەکەن. بە هیچ شێوەیە هیچی تیان نەماوە، نە پێشمەرگەی تیاماوە، نە جێشە عێراقی تیاماوە. ئەم ئاوایانەیشە هەمووی کووردە داواکارن لە حکوومەتی هەرێم قووەتێکی بۆ بنێرێ، داواکارن سەردانێکمان بکەن ئیسەوەک ئەم سەردانانە عیبی نییە، شتێ چاکە ورەمان بەرزەکاتەوە. ئێمە لەم ناوچانە هەمومان خۆمان پاچی خۆمان دەکەین، هیوادارین ئەم شتانە وای لێ بکەن ئەم مەنتەقانە چۆڵ نەبێت. ئاسایشی گەرمیان باس لەوە دەکات زۆربوونی جم و جوڵ و پەلامارەکانی داعش هۆکارەکەی لاوازی هێزە ئەمنیەکانی عێراق و لە دوای کشانەوەی پێشمەرگەش ئەوان نەیانتوانیوە بۆ شایی ئەمنی سنوورەکە پڕ بکەنەوە. بەڕاتی جێشی عێراقی زەعیفەتە تەواژدیان نییە، ناڕۆن یعنی بە شوێنی مەبەستیان نییە بڕۆن، ئەگەر بڕۆن یعنی دەوریان کەمە. ئەوە بۆتە هۆیەکی بۆشاییەکی زۆر قورس بۆ ئێمە. بەپێی ئاماری سەرچاوە ئەمنیەکان تیرۆرستانی داعش لە ماوەی ساڵی 2019دا زیاتر لە 60 کردەوەی تیرۆریستیان لە سنووری گوندەکانی خانەقین و گوڵاڵە و قەرەتەپە ئەنجام داوە. تاوەکو ئێستا لایەنەی عێراقیش نەیتوانیوە بەر بەو هێرشە تیرۆریستیانە بگرێت کە چەکدارانی داعش لە سنوورەکە ئەنجامیەدەن. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، گەرمیان.